تۆ گومنیژێکت هەیە. شارەزایان و ئابووریناسان ڕایدەگەێنن لە پێناو باشترکردنی ڕەوشی ئابووری و دارایی هەرێمی کوردستان پێویستە حکوومەت سوودی زیاتر لەسەر چاوە سروشتیەکانی دیکە جگە لە نەوتوەر بگرێت بۆ پێی کوردستان ژینگەیەکی لەباری هەیە لە بواری کشتتوکاڵ و پیشەسازی و گەشتیاری. دیارە نەوتێکێک لە سەرچاوەکانی داهاتووە تا ئێستا لە سەراستی عراق و لە ساسی هەرێمی کوردستانیش یەکێک لەو سەرچاوانەیە کە زۆر پشتی پێ دەبەستێ، بەڵام نەوت هەمیشە سەرچاوێکی داهاتی هەمیشەیی نییە بۆ وڵات، لەبەرەوە قابلی ئەوەیە نەمێنێ قابلی ئەوەیە بەرژنزمی لە نرخەکەیدا بکرێت، بۆیە هەر کاتێکە هەر وڵاتی ئاعتیماد کاتە سەر داهاتی نەوت ئەو کاتە وڵاتە ڕەنگە لە ئایندەدا ئایندێکی باشی نەبێت لە ڕووی ئابووریەوە، بۆیە ئەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهاتیش بەوە دەبێت کە کەرتی پیشەسازی و کەرتی کشتتوکاڵ و کەرتی گەشت و گوزار بژوێنێتەوە. ئەوانە هەمووی سەرچاوی داهاتن، دەکرێت ئێمە لەو ڕێگەیەوە ئەو کەرتانە ببوژێنەوەوانێ بە هاوکاری کەرتی تایبەت کە ڕۆڵێکی تایبەتیان گرنگیان هەیە لە ئێستادا بۆ ئەبوژانەوەی ئەو کەرتانە. هاوکات ئابووریناسان ئاماژە بۆ دەکەن زیادکردنی سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان کاریگەری لەسەر کەمکردنەوەی ڕێژەی بێکاری و دۆزینەوەی هەلیکار دەبێت، بەمەش دابەزینی نرخی نەوت و کێشە دەرەچیەکان نابێتە هۆی داڕەمانی ئابووری ناوخۆ. دیگە لە سامانی نەوتی یاخۆ زمانی خازی هەرێمی کوردستان خاوەنی کانزایەک و خاوەنی کەرتێکی کشتتوکاڵ و هەروە بۆ ژینگەیەکی لەباریشە بۆ پێشخستنی پیشەسازی. ئێمە ئەگەر هاتو بتوانین بەڕێوەبردنێکی باشی داهات و خەرجەکان بکەین و لە ڕێگەی دەستی وەبەرهێنانەوە یاخود لە ڕێگەی وەبەرهێنانەوە بە شێوەیەکی گشتی بتوانین ئاراسی کەرتی تایبەت لە عقارات و بازرگانی و بەرەو پیشەسازی و کشتتوکاڵی بەرین بە تایبەتی پیشەسازی خۆراکی ئەوە نەک هەربێ بە سەرچاوەیەکی گرنگی سامان و داهات بەڵکۆ بێ بە سەرچاوەیەکی گرنگیش بۆ بەدەستێنانی هەلێکی کاری زۆر و هەروە دابینکردنی پێداویستەکانی پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراقیش. ماوەی چەند ساڵێکە هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەندین کێشەی ئابووری و دارایی بۆتەوە، ئەو کێشانەش کاریگەری زۆری کردوتە سەر بژێوی ژانی هاوڵاتیان بە تایبەتی موچەخۆران. لەو بارەیەوە ئابووریناسان هۆشداری دەدەنە حکوومەت لە بەردەوامبوونی ئەو ڕەوشە و چەندین پێشنیار بۆ باشترکردنی دەخەنە ڕوو. تاها عەبدوڵڵا، گەلی کوردستان، هەولێر.